وەک ئەزانین کە یاری مناڵان یەکێکە با بڵین لەو بابەتانی کە منداڵ هەر لە ڕابردوو تاوکو ئێستا لە کاتی بۆنەکان و بەتایبەت لە جەژنەکانە زۆر حەزی پێ کردووە بەتایبەت ئەگەر جەژنانەیەکی وەرگرت بێت هاتووە بۆ نمونە جەژنانەکە یا و بە یاریەکان با بڵین سەردەمەی مناڵی خۆشمان هەر بۆ شێوازە بووە کە چەند یاریکی جۆرا و جۆر هەبووە کە لە کاتی بۆنەکانی وەکو جژنە زیاتر با بڵین گرنگیمان یا بۆ یاریانە بۆ منە لە خلیسکێنە یا خودیاری جۆلانە یا خودیاری کورسی چەند یاریکی جۆرا و جۆر جا من زانیاریەکانم بۆ میوانەکانم کە چەند مناڵێکی عزیز و خۆشەویست لێرەیە و باوکی چەند مناڵێکیش لێرە ئامادە چەند پرسیارێکیان لێکەین با بزانین چۆن هاتوون بۆ ئێرە سڵاو لێبێت تۆم کاتت باش بێت و جژنم پیرۆز لێوەش پیرۆز بێت سڵاو سوپاسی کەناڵی کورسا دەکەم بە یادەوەری مناڵی و مناڵەکانی خۆمێناوە لە سەردەمی ئێمە خۆشتریش بوو باشتری و ئێستا ژەرخۆشە و وەسائل زیاترە بەڵام سەردەمی ئێمە چەرخ و فەلەقە بوو ئەسپ و عەرەبانەژە بوو لە ئاشتاکانە بینمێ لای مامۆستایان بووین مامان لێ ئەمانە ئەکرا زۆر هەر بەو یادەوەریە مناڵەکانیش مێناوە لەم خۆشیە لێرەش هەنێ شتی لێ هەر کۆنەکانە و شتی تازەشی لێ هاتوین خۆشیە بە مناڵەکانمان بەخشین لە مناڵی ئێمە کە جەژنانەمان وەرەگر ئاهاتین بۆ جۆلانێ و بۆ ئەو یاریە خۆشانەمان ئەنجامەیە ئێستاژەر بۆ یادەوە لەگە مناڵەکانە هاتووم هێناو منن خۆشیەک دەربڕن زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم پیرۆزبایی لە هەموو لایە کاک بەختیار با پرسیارێکی ترت ئاڕاستە ئێستا ئەبینین بۆ نمونە چەند یاریکی جۆرا و جۆر هەیە تا چەندە منداڵەکانی کە جەژنانیان وەرگرتووە حەزیان کردووە بۆ نمونە جەژنانەکانیان کۆ بکەن و بێن بۆ ئەم یاریانە وڵا زۆربیان خەرجی ناکەن ئەڵێ هەڵێکرین بوو کە بمان بێ بۆ شاری یاری لەوێ بەکارێنین لە ماڵەوە زۆر شت خەرز ناکەن کۆیەکەنەوە بۆ ئەو کاتە ئەتر لە خاڵ و مام و پورەکان کە جەژنانیانێنێ دەستەکانە خۆش بە من ئەچوە لای مناڵەکان بە پەیامی ئەوانی شوەرگرین دەستەکانە خۆش بێ بەڵێ ئێستا چەند مناڵێکی خۆشەویستم لەگەڵایە کە هاتوون بۆ ئەم یاریانە کە یاری جۆرا و جۆرەوە هەمووی حەزەکەن ئەو یاریانە تاقی بکەنەوە ئەم کچە جوانانە لێرەیە چۆنی باشی حەز لەم یاریانەیە بۆچی حەز لێتی دەست خۆش بە قوربان بە ئەم کچە جوانەش وەرگرم سڵاو لەبێ چۆنی جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز بێ باشی ماشەڵڵا چەند جوانیش خۆت گۆڕی و ئەمڕۆ لەگەڵ باوکە هاتی بۆ ئێرە وایە وایە باشە ئەمە چی یاریەکە تۆ یاریەکەی یاری ئەسپ وایە حەزت لە چی یاریەکی ترە تاقیکەیتەوە هەر لەم یاریانێ ئەمانە جەژنانی زۆرت کۆ کردەوە جەژنانەکانت ئەی بەچی من کوێەکەمەوە تا کوێیم بە شتێکی زۆر ئەیکیانەکە قوربانی دیارەکە و کە قوربانی بەڵە خۆشەویستان وەکو ئەم مناڵە جوانانە لێرە ئامادەن هەمووی بەجلو ئاڵا و واڵاوە لێران و چەندین یاری جۆرا و جۆر ئەکەن کە ئەبینین یاریەکانیش هەمووی سەرنجڕاکێشن بە کاکتارقیش ئەگەر ئەرگ نەبێوەنەکان بگوازێتەوە یەکێکی لەو یاریانی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە و مناڵانیش یاری جۆلانەیە کە ئێستا ئەیبینن لەوێنەکانە یەکێکە لەو یاریانی کە لە کۆنا لە ڕابردووەوە با بڵین منداڵان و بە خۆشمەوە زۆر زۆر حەزمان لەو جۆرە یاریانە بووە یاری کورسیەکەش ئەگەر دیار بە نازانم چەندێک دیارە بەڵام ئەو یاریانە زۆر گرنگی پێدراوە لەلایەن منداڵانی ئازیزەوە و ئێستاش لەبەرەوەی کاتەکەی با بڵین گێرمە ڕەنگە هاوڵاتیان لە درنگانێکە منداڵەکانیان بێنن بۆ ئێرە و زۆر قەرەباڵغی دروستەوێ بەڵام چەند منداڵێک لێرە ئەم کچە جوانش ئەتوێنم چۆنی جەژن پیرۆز جەژنی تۆش پیرۆز باشە پێم بڵێ ئەم جەژنە چەند جەژنانە دووەرگرت 10,000 جەژنانەکانە ئەی بە یاری ئەی بە چ شتێکی تر کوێەکەمەوە ئەیەم بەمبایی ئەی پاتێک شتێک کچی جوان تۆ بۆچی حەز ئەەکەی لە جژنابی ئەم یاریانە تاقی بکەیتەوە لەگەڵ هاوڕێکاندا حەزم لێ لەگەڵ پورزاکانە بێم حەزم لەم یاریانە بێکەوە لەگەڵ هاوڕێکانمانە باوکو بۆی باس کردووی کە لە کۆنا بۆ نەکە لە مناڵ بۆ سەردەمی مناڵی خۆی هاتووە یاری تاقی کردوتەوە چی بۆ باس چیکە ئێمە مناڵ بین مات ئەم یاریانەمان کردووە جۆلانە شتیان کردووە سەردەمی کۆنا ئەوانە هەبوو ئەوانەمان کردووە یەکەم شەوی جەژن کە خۆت حازر ئەکرد جلوشتەکانت هەمووی حازر کرد هەمومان ئەو یادەوەریەمان هەیە لە تەنیش خۆمانەوە جلی جەژنمان ئاماد تۆ چۆن ئامادەکاریت کرد مسکەی هەموو شتەکانم ئامادە کرد بۆ بەیانیەکەی تربانی خۆم گۆڕی چم گەڕام ئەگە پورزاکانمە ئێستا ئەم یاری و حەز لێ هاتی بۆ یاریە باڵێ
کاتەکانە خۆش بێ بەڵە خۆشی سال لەگەڵم بن چەند منداڵێکی تریش ئەدوێنم ئەمە ببورن لەم بەشە ئێمە پرۆگرامەکەکەین لەبەرەوەی منداڵەکان وەکو ئەوی کە ئەمەش بەشێک بۆ لەو یاریانەی کە منداڵان زیاتر حەز و خولیان هەبووە ئەو یاریانە تاقی بکەنەوە و بە پیتەمەنەکانیش پێویستە یاریەکان گونجاو بێت ئەم کوڕە جوانە لێرە چۆنی باشی جژنە پیرۆز بێت جێژن خۆشە بەلای تۆ زۆر خۆشە بۆچی خۆشە لەگەڵ هاوڕێکانمان ناچینە دەرەوانێ و نەقڵکۆکەی نەوانێ و یاریەکە بەیانی جژن زوو هەستەی لەگەڵ دایک و باوکتا نانی جژنە خوارد بەڵێ حەز لێی بوو بەڵێ زۆر خۆش باشە جلی جژنیش بە جوانەوە جلیکی زۆر جوانە لەبەرایە باشە چەند ماڵ دەڕای لەگەڵ دایک و باوک وەڵا زۆر حەزەکەی لە پارکەکانە ئاوە ئەم جۆرە یاریانە دابنرێت بۆی منداڵان بێن سەردانی بکەن یان لەگەڵ منداڵانی ڕفیقی ترتا منداڵانی گەڕک بێن ئەم یاریانە تاقی بکەنەوە و بمێنێ بەڵێ زۆر خۆش باشە چ یاریکی ناو پارکی ئازادی حەز لێ وەڵا ئەم یاریەم حەز لێ ئەم جۆلانەیە لەگەڵ ئەوەی هینەکە بەلەمەکە بەڵێ یاریەکانی خۆت بکە بەڵێ خۆشەویستان وەکو ئەم منداڵانە ئاماژەیان بەوە کرد کە هەمیشە و بەردەوام منداڵان کەیف خۆشن بەوەی کە بۆ یاریانی کە هەیەە حەز ئەەکەن سەرجەم ئەو یاریانە تاقی بکەنەوە تاوەکو حەز و ئاواتەکانی خۆیان با بڵین گرنگی زیاتری پێبن و ئێستاش ئەبینین بە تەمەنە جیاوازەکان چەند تەمەنێکی جیاوازی منداڵ ئەمڕۆ لێرە ئامادەن لە پرۆگرامەکەمانە و باوکی ئەم منداڵانش لێرە ئامادە پێم خۆشە بچمە لای ئەم بەڕێزە هاوڕێگانە گەر بیتە لای من سلااو لێ بێت ئەم کاتت باش سوارمە پیرۆز بێ جژن لە هەموو گەلی کورد و لە هەموو تاکێکی کورد پیرۆز بێ جژنی ئەم ڕەمەزانە لە ئێوەی بەڕێزیش بکەرە کامێرە جژنی ئەم ڕەمەزانەش لە ئێوە پیرۆز بێ و لە هەموو ستافەکەتان سپاس بۆ بەڕێزت تۆ هەموو کات حەز ئەەکەی منداڵەکانت لە بۆنەکانە لە جژنا بێنی بۆ یاریەکان ڕاستە ئێستا بۆن منە پارکەکان هەیە لەگەڕەکەکانە کەمتر بۆتەوە ئەمە چۆن ئەبینی کە ئەو یاریانە ئەو کە لە کۆنا هەبووە تا ڕادێ کەم بۆتەوە ئێستا بەس لە پارکەکان نایبین وایە ئێمە کە مناڵ بووین وەختی خۆی لە کۆڵانەکانە زۆر بوو یعنی تا مەزرۆ بووین ینی شەوانە کە جلێکیان بۆ کڕین ماقسە ژێر سەرینەکەمانەوە بۆی بەیانی هەڵەساین بەتا مەزرۆ ڕامانەکردە دەرەوە ئەو جژن بەزی ئێمێ هەسمان ناکردی خەڵکی کە بێ هەزمانەکە بەزی مناڵە ینی تر ئێساژە مناڵانەمان کە هێنەوە بۆ ئێرە حەزەکەین ینی کە ئەوانی ژێنین ئەو مناڵیانەی خۆمان بیرەکەوێتەوە بەڕاستی کاتێکی زۆ خۆشە بن بەسەر لەگە مناڵەکانمان و هیوادارم ێوەژە لە جەژ نابن زۆر بە کورتی یەک پرسیارت لە یەکەم هیچ یادەوەریەکی منداڵی تێ بە کورتی بۆم باسکەی بۆی بۆ مناڵەکانیشی باسکەیت وڵای یادەوەری ئێمە جۆلانە بوو جۆلانەکانی ئێمە چۆنەڵێ وەکو ئەم جۆلانە پێشکەوتوانە نەبوو بە تەختە و دار دروستەکرا زۆر کا سەرەمانە گرت لە بەردەمی جۆلانەکەیە خواخوامان بوو مناڵێکی کە دابەزێ پارەمان نابوو پێشتر پارەمان ناو بە کابرامان و چۆنەڵێ سەرەی ئێمەیە ینی جاریوا بوو زۆر کاتێکی زۆر چاوەڕێمانە کرد زۆر چاوەڕێمانەکە جارووا بوو بەریشمان ناکەو بەڵام ئێستا زۆر خۆش ئەبینم ینی مناڵەکان زۆر ینی ئەتوانم بە هارزی خۆیان بکەیف خۆشی بکەن لە هەموو جێگایەک ئەم شتانە هەیە زۆر سپاس بۆ بەڕێزت بە ئومێدیەوەی منداڵانی ئازیزی تریش بتوانن لە بۆنەکانە دایکان و باوکان بتوانن منداڵەکانیان بێنن بۆ ئەم جێگایانە تاوکو منداڵان بێبەش نەبن لە سەرجەم ئەو یاریانەی کە لێرەیە لە ناو پارکی ئازادیە بەردەسە بەڵێ خۆشەویستان ئازیزان ڕەنگە من کەمتر ما بێتمەوە لەگەڵ ئێوە بەڵام کۆمەڵێک زانیاریم بێەوە بەخشی کە منداڵی چاوگەشت منداڵی ئازیز لێرە ئامادە بوون کەیف خۆش بوون دڵخۆش بوون بۆی چەند یاری کردەوە و چەند باوکێکیش لێرە ئامادە بوون لەگەڵ منداڵەکانیانە هاتبوون بە ئومێدی ئەوەی منداڵان تریش ڕاستی سەرجەوەکی گەرمە لە ئێوارانە منداڵەکانیان بێنن تاوەکو کاتێکی خۆش بەسەر بەرن